بنای خوای گەورە میهرەبانە. السلام علیکم ورحمة الله وبركاته. بران و خوشکانی عزیزم لە پەیجی ڕاستپارەوە لەگەڵتانین ئینشاءالله. من بیلال عەبدوڵڵا ئەمڕۆ زۆر بە کورتی دەمەوێت چەند ئاماژەیەکیان بە زمانێکی تر چەند قسەیەک لەسەر ئەم کتێبە بکەم، Outgrowing God، کە کتێبەکەی ریچارد دۆکینزە و یەکێکە لەو کتێبانە کە لەم کۆتایانە بڵاوی کردووە هەمووی چەند ساڵ، یعنی ساڵێک زیاتر کەمتر دەبێت لەو ماودایەدایە. ئەم کتێبە کۆمەڵێک مەوزوعی زۆر فەلسەفی قوڵ لە خۆ دەگرێت. لە پێشەوەی حەقەتەن ریچارد بۆ خۆی کەسێکی زانستیە باشە و یعنی زۆر هەڵی فەلسەفیشی هەیە. ئێمە کێشەمان نییە لەوەی کە ئەو لە ڕووی زانستەوە چ دەڵێت و هەر قسەیەک لە ڕووی زانستیەوە بیڵێ ئەگەر یعنی بە شێوەیەک لە شێوەکان بینین و تاقیکردنەوە پشتڕاستی قسەکانی و کاتەوەی مەش قسەکانی وەردەگرین هیچ کێشەیەکمان لەگەڵمە نییە. بەڵام ئەمەی ئەو لەم کتێبەدا باسیەکە کۆمەڵک مەوزوعی فەلسەفیە لە پێشەوەی مەوزوعی زانستی بن. یەکێک لەو مەوزوعانە کە باسی دەکا ئەوەیە کە چۆن ببین بە کەسێکی باش. لە بەشی چوارەمدا بۆی کە do we need God in order to be good؟ ئایا پێویستمان بەخوا هەیە بۆ ئەوەی کە ئێمە کەسبوونەوەرێکی ئەخلاقی بین، واتەمە بەس لە ئەخلاقی بوون کاری باشە بکەین، پێویستمان بەخوا هەیە یان نا؟ ئیدی قسە لەسەر مەوزوع دەکا و کوتم ئەم مەوزوعە ڕاستە بە شێوەیەک لە شێوەکان دەستەوە سەر مەوزوعی ئیڤولوشن، بەڵام لە پێشەوەی بچێتە سەر مەوزوعی ئیڤولوشن بگەڕێتەوە سەر مەوزوعی ئیڤولوشن دەستە سەر مەوزوعی فەلسەفی. بۆ دەستە سەر مەوزوعی فەلسەفی لەبەرەوەی گەبگەڕێنەوە ڕابردوو دەبینین یعنی هێندەی فەیلسوفەکان قسان لەسەر ئەخلاق کردووە، هیچ کەسێکی تر قسەی لەسەر نەکردووە، وەکو ریچارد فاینەمانیش کە یعنی پیاوێکی دیارە لەناو فیزیازانەکان و نەکتەنیا لە ڕوانگەی زانستی و پیاوێکی دیارە بەڵکو لە زۆر ڕوانگەی پەروەردەیی و زایدن لە ڕوانگەی دەرزوتنەوە تەنانەت زۆرێک یعنی ئەمڕۆ خەڵکی شێوازی خوێندن لەوە فێردەمنەوەی کە چۆن دەرسەکانیان بخوێنن، تەنانەت تاکتیک یعنی تەکنیکێکیشیان داناوە بەنای فاینەمان تەکنیک بۆ خوێندن، واتە تەکنیکی فاینەمان لەسەر شێوازی فێربوون. بۆی مەبەستەکەم لێردا چێم پیاوێکی پەروەردەیە و پیاوێکی زانستی گەورەی و هەڵگری خەڵاتی نۆبلیشە. ریچارد فاینەمان زۆر بە کورتی دەڵێ چی دەڵێ ئەمە ئیشی زاناکان نییە کە بە خەڵکی بڵێن چۆن زانست بەکاربێن، واتە بە زمانێکی کورد ئەوە ئیشی ریچارد دۆکینز نییە کە بە ئێمە بڵێت یان بە خەڵکێکی ئاسایی بڵێت چۆن ئێمە بین ئەو یاسا سروشتیانەی کە لە ئێمەدا تەطبیق بوونە بەهۆی پەرەسەرنەوە ئێمە چۆن بەکاریان بین. ئەوە ئیشی ریچارد دۆکینز نییە. واتاگە ئیڤولوشن ئیش لەسەر ئەوە بکا کە دەبێ هەموو جۆرێک هەوڵ بۆمانەوە بدا و هەوڵ بۆ خۆ گونجاندنمدا، هەوڵ بۆ ئەم دووشتە بدا کەواتە ئەو ناتوانێت پێم بڵێ من چۆن ئەم دووشتە بە شێوەیەکی ئەخلاقییان بە شێوەیەکی ناخلاقی بەکاربێنم و ناتوانێت بنەمای ئەخلاق و ناخلاقی واتە باش و خراپ لەسەریدا جێبەجێ بکات. على كل حال ما بستەکە لێردا چی ئێستاوی دەمانەوە قسە لەسەرکەین لە لاپەڕ 96دا لە بەشی چوارەم لاپەڕ 96دا دەڵێت چی؟ The one is that the Bible, the Quran, or some other holy books tell us how to be good, and without book of rules we wouldn't know what is right and what is wrong. So يعني یەکێک لێردا قسە لەسەرەوە دەکات دەڵێت لە زۆرێک لە کتێبە ئاینەکاندا و تەنانەت زۆرێک لای ئەو کەسانی کە باوەڕدارن بەرامبەر ئاین یان دۆکۆی لە پێشوت تۆزێک لە سەروت خۆی باسی دەکات، هەر لە هەمان پەڕ لە تۆزێک سەروتر باسیەوە دەکات دەڵێ یعنی بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە باوەڕمان بە چه هەبێ، باوەڕمان بە هێزێکی سەر و سروشتە بێ بۆی ئەخلاق بین، واتە ئێمە دەبێ وا بیرکەینەوە کە کامیڕەیەک لەسەرەوە هەمیشە سیرمان دەکات بۆ ئەوەی کە سیرمان دەکاتەوە جوابی بکەینەوە لەبەرەوەی ئەم کامێرە سیرمان دەکات ئێمە کاری نائەخلاقی نەکەین. ئەو قسەیەش لە لاپەڕ 97دا دەکات دەڵێ atheists do not have to fear a great spy camera in the sky. دڵێ مولحیدەکان پێویست ناکات بترسێن لە کامیرەیەکی زۆر گەورەکە لە ئاسمانەوە سەیریان دەکەم، من بەستی تانەدانە لە خوا. جایستا پێشەوە بیست مەسەر ئەو قسەی دووەم لەسەر قسەیەکەم سیکەن زۆر بە سادەیی لە تێڕوانینی مەسیحیەکانەوەنا بەڵکو لە تێڕوانینی ئیسلامەوە دەربارەی ئەوەی کە قورئان چۆن دەڕوانێتە سەر باشەی مەوزوعی کاری باشە و خراپە. سیکەن قورئان بۆ ئەوە هاتووە کە بە ئێمە بڵێ یعنی هەموو ئاەتەکانیان بە ئێمە بڵێت چ باش و چ خراپە. ئەگەر بەهاتە قورئان هەمەی کرد بە کتێبێک دەبوو یعنی درێژایەکی زۆری دەبوو لەبەرەوەی هەزارها کار هەیە کە مرۆڤ دەیکات یعنی دابش دەبێ بەسەر باش و خراپەدا. یعنی ئەگە قورئان هات بە هەموو ئەو کارانەی دانە بەدانە نووسی بە یعنی کتێبێکی زۆر گەورە دەبوو کەواتە قورئان ئەسڵ بە تەنیا بۆ ئەوە نەهاتوە کە پێمان بڵێت چی
حرامە یان چی حەڵاڵە نەخێر بەڵکو هاتووە چەند نمونەیەکی هێناوەتەوە ئەم نمونانەی بۆ هێناوەتە بۆ منە خواردنی گۆشتی بەراز بۆ حرامە یعنی هۆکاری حرامبوونەکەی چییە هاتووە نمونەیەکی بۆ داناوی لە کتێبەکەدا لە قورئاندا کتێبێک لە قورئاندا نمونەیەکی هێناوەتەوە تا ئەوەی لەسەر ئەم نمونەیە پێمان بڵێت بڕیار لەسەر باش و خراپە بدەن واتە چۆن واتە ئێستا بۆ بەراز خراپە لەبەرەوەی یعنی خواردنی بەراز خراپە بۆ جەستەی ئێمە باشە لەوانە کەسێک بڵە باشە بەراز خراپە بۆچی لە ئەوروپا لە وڵاتەکانی تر قەدەغە نەکراوە بەڕێزەکەم سیکە نەک تەنیا لە ئەوروپا یعنی وەرسەیە کێستا چێ هەیە گرنتی یعنی ڕخنە لەوە بگرێت کە خواردنی مەشروب شتێکی خراپە بێگومان هیچ کەسێک ناتوانێت بڵێ خواردنی مەشروب شتێکی خراپ نییە هەموو کەسێک دەڵێ خواردنی مەشروب شتێکی خراپە بەڵام ڕێگری لێکراوە نەخێر ڕێگری لێ نەکراوە کەواتە بە کورتی و بە پوختی مەبەستەکە چێ لێردا قورئان کتێبێک نە کتێبێکی تەنیا ئەخلاقی بێ کتێبێک نێ تەنیا کتێبێکی زانستی بێ کتێبێک نێ تەنیا کتێبێکی فەلسەفی بێ نەخێر قورئان کتێبی نیشانەکانە نیشانەی ئەو چەمکە ئەخلاقیانە ژواتە بۆم لە سەیری چیرۆکەکەی موسا بکەن لەگەڵ ئەو هاوڵی کە دێ سەردانی دەکات باشە دقیق ناوەکەیم لەبیر نییە على كل حال دیقەتی ئەم چیرۆکەیە بدەنە کۆمەڵێک چەمکی ئەخلاقی زۆر قوڵ لە خۆی دەگرێت ئەگە بچێنە ناو ناوەڕۆکی چیرۆکەوە کە ئێستا ئیشی ئێمە نییە بچین لە داهاتوودا چینە ناویەوە باشە لە داهاتوودا هەر لە پەیزی ڕاستبار لەسەر مەوزوعی چیرۆکەکەی موسا لەسەرەوەی کە چۆن چەمکی ئەخلاقی ئەم چیرۆکە لە خۆ دەگرێت قسەی لەسەر دەکەین قسەکەی ئێستا لەسەرەوەی بۆ منە خواردنی مەشروب خواردنی بەراز یان کۆمەڵێک شتی ترەکە لە ئیسلامدا بە تایبەتی دقیقاً لە قورئاندا یان دەقی لەسەرەکە حرامە ئەمانە هەمویان بەڵگە و دەلیلێکن نیشانەیەکن بۆ ئەوی کە خوای گەورە پێمان دەڵێ ئێمە چۆن یعنی مێژمنت بکەین یان تەرازوو بکەین لە نێوان باشە و خراپەدا یعنی کتێبێکە واتە ئەمان ئەم نمونانە کە لە قورئاندا هاتوونە هەمووی نیشانەنە بۆ نیشانە هاتوونە لە کۆتا خاڵدا دەگەین بەچی لە قورئاندا بە سێ بنچینە لەسەر باشە و خراپە یەکەمیان خراپ باشە و خراپە هەمووی لەم سێ بنچینەدا کۆ دەبێتەوە یەکەم ئەگەر شتێک هاتوو هەر کارێک کە مرۆڤ دەیکات ئەگەر کارەکە ویستێکی ئازادانە بوو بە ئازادی خۆی ئەم کارەی کرد ئەمجا باشە و خراپەی لەسەر دابدەمەزرێت ئەگەر کەسێک بەبێ ویستی ئازادی خۆی بە زۆر کارێکی پێکرا باشە و خراپەی لەسەر دانامەزرێت بەڵگە و دەلیلمان چێمە لە قورئاندا و تەنانەت لە مێژوو لە سیرەشدا بگەڕینەوە دوا دەبینین کەسانێک کە بوونە بۆ منە گیراون بۆ منە بیلال باوەڕی بە یەک خواپەرستی ئیسلام هەبوو باوەڕی بە ئەڵڵاه هەبوو باوەڕی بە پێغەمبەرایەتی محەممەد هەبوو صلی الله عليه وسلم بەڵام کاتێک زۆریان لێ دەکرد بۆ ئەوەی کە یعنی پەشیمان بێتەوە یان بۆی تەنانەت کفرکە ئایا ئەگەر بیلال کفری کردبا ئەو کاتە کفرەکەی وەکو کفر قبول دەبوو نەخێر بۆ بەرەوەی بە زۆر پێی دەکرا هەر کەسێک لە ئیسلامدا بە زۆر کارێکی پێ بکرێت بە بێویستی ئازادی خۆی تاوانبار نێت تەنانەت ئەگەر بێت و کەسێک دەماچەیەک لەسەر سەری تۆ دابنێ باشە بە زۆر بێت و پێت بڵێ جنێو بە پێغەمبەر بدە پەنا بەخوا جنێو بە خوای گەورە بدە جنێو بە فڵان بە فیسال بدە لەو حاڵەتەدا تۆ ئەبەدەن هەر قسەیەک پێ هەر جنێک بدەی تۆ هیچ لەسەر نییە و تاوانبار نابی بۆیە یەکێک لە مەرجەکانی دانانی ئەوەی کە چ خراپە و چ باشە لە ئیسلامدا ئەوەی دەبێت ئینسان ئازادی هەبێت باشە تەنانەت بۆ منە گۆشتی بەراز کە حرام کراوە لە ئیسلامدا بە ئاشکرا دیارە وانە لە قورئاندا دەبی یان بۆ منە مەشروب ئەمانە کە حرام کراون یان گۆشتی مردارەوە بوو کە ئەمانە حرام کراون بۆت حەڵاڵە لە کاتێکدا کەچی کە لە کاتی تنگانە دابی و ئێمە تەنانەت لە فقهدا گەرب گەڕینەوە سەر فقه ئێمە زۆر بە سادەیی تێدەگەینەوەی هەموو شتێک بۆ ئینسان حەڵاڵە ئیلاگە بەڵگەی و دەلیل بوونی و بەڵگە و دەلیلی هەبێ لەسەر حرام بوونی بەڵگە و دەلیلی هەبێ لەسەر حرام بوونی بۆ مێسە جگەرە خۆ جگەرە لە ئیسلامدا باز نەکراوە ئەی بۆ حرامە بەرەوەی ئێمە بەڵگە و دەلیلمان هەیە لەسەر چی لەسەرەوەی ئەم شتە خراپە بۆ خۆت و بۆ دەوروبەرەکەشت تەنانەت جای ساچینە سەر ئەمە یەکەم مەرج بوو یەکەم مەرجەوە بوو کە دەبێت کەسەکە ئیرادەی ئازادی بێ و دەبێت بە ئازاد بێ لە هەڵسوکەوتیدا ئەمە یەکەم دووەم مەرج لەسەر باشە و خراپەوەی دەبێت ئەم کەسە بە دیاری کراوی بۆ منە کەسێک کارێک دەکا نازانێت گەر کەس ئەم نازانێت ئەم کارە حرامە ئەم کارە خراپە ئەمە تاوانی لەسەر نییە باشە تاوانی لەسەر نییە واتە کارێکی ناخلاقی نەکە دۆ لەبەر نایزانێ بەڵام دەچی بۆی ڕوون دەکەیەوە دەبێت تۆ لە کاتێکدا دەی ئەم کارەی لەسەر حرام دەکەیان ئەم شتەی لەسەر حرام دەکەی دەبێت بەڵگە و دەلیلت هەبێ دەبێت بەڵگە و دەلیلت پێبێ کەواتە دووەم شت چییە ئەوەیە شتێک کە بە نەزانی بکرێ لەسەری خراپ نییە خراپەی نادا لەسەری باشە خراپەی نادا لەسەری واتە بۆ من کەسێک جگەر دەکێشن نازانە کە جگەر کێشان حرامە باشیان بۆ نمونە یعنی تەنانەت هەبووە یعنی چیرۆکەیە دەجێڕنەوە کە لەو کۆمەڵێک وڵاتە بۆ کە خەڵکەکە مسلمان بوو بەڵام هەر بەناو مسلمان بوو مەشروبیشیان خواردوتەوە نەشیان زانیوە کە مەشروب تەنانەت حرامیشە باشە نەیانزانیوە کە مەشروب حرامە
ئەمە بۆ خۆی بەڵگە و دلیلێکە لەسەرەوەی کە ئەم کەسە ئەم کاریان کردووە تاوانبار نینە لەسەر حرام بووین، واتە تاوانبار نین لەسەر ئەو کاری کە کردویانە. ئەمە دووەم شت، واتە یەکەم شت دەبێت ئینسانەکە ئازاد بێ لە بڕگاردان، دووەم شت دەبێت ئەم ئینسانە چ بێ، دەبێت ئەم ئینسانە زانستی هەبێ و علمی هەبێ بە خراپە و باشەی ئەم شتە. سێم شت بریتە لە چی؟ سێم شت بریتە لەوەی سێ مەرزی تر تەطبیق دەبن لە سێم شتەوە. هەموو کارێکی خراپ و باش، واتە هەموو کارێکی خراپە یان باشە دابش دێ بەسەر سێ بەشدا، یانەوەی لە تێڕوانینی ئیسلامەوە، یان ئەوەی ئەم شتە خراپە بۆ خودی خۆمان، بۆ بوونێتی خۆم بۆم نەجگەرە کێشان خراپە بووم، تووشی سەرەتانی سیەکارم دەکات، یان بەراز خواردنی گۆشتی بەراز، خواردنی مەشروب، هەر کارێکی تر کە لە ئیسلامدا حرام کراوە یەکەم دەبێ یان خراپ بێ بۆ خۆت یان خراپە بۆ دەور و بەرەکەت. خراپە بۆ دەور و بەرەکەت، بۆ دزیکردن خراپە، من دەچم دزی دەکەم ماڵ و منداڵەکەم دەژێنم بۆ خراپە، بۆ لەبەر ئەوەی خراپە تو زیان بە خەڵکی تر دەگەێنی، لەبەر ئەمە خراپە، باش لەبەر ئەمە حرامە لەسەرت. و خاڵێکی ترمان هەیە کە خاڵێکی زۆر وردە، ئەیش بریتێ لەوەی هەر کارێک کە لە چوارچێوەی ئەم دووشتە نەبوو لە چوارچێوەی سێم شتە کە بێڕێزیە بەرامبەر خوای گەورە، بۆ من ئافرەتێک دەتوانێت بێ بڵێ باشە من دێم بەبێ لە چک نوێژ دەکەم، خراپەی نە بۆ خۆم هەیە نە بۆ خەڵکی دەور بەرکەم، بەڵێ ڕاست دەکەی خراپەی بۆ کەس نییە، بەڵام بێڕێزی بەرامبەر خوای گەورە، کەواتە ئێمە سێ بنچینەمان هەیە، یەکەم یانەوەی خراپە بۆ خودی خۆت یان بۆ دەور بەرەکەت یان بێڕێزی بەرامبەر خوای گەورە. ئەم سێشتە، ئەم سێشتەش چەند مەرجێک لەسەر مەرجێکی تری پێشووتر کە باسمان کرد کە ئیراد ئازاد بێ کەسەکە و بەڵگە و دلیل هەبێ لەسەر حرام بوونی، و زایدن لە دوای ئەم سێشتەی تر دێ کە میسانە دەڵێن خراپە لەبەرەوەی خراپە بۆ خۆت یان بۆ دەور بەرەکەت یان بێڕێزی بەرامبەر خوای گەورە. بۆیە دەبینی لێردا قورئان و تەنانەت حەدیثەکانی پێغەمبەری خوای گەورەش لە هێندێک شوێندا بە دەقیقی قسە دەکەن، لە هێندێک شوێنی تریشدا تەنیا ئاماژە دەدەن. بۆ نمونە لە ئەم ئاەتانەی کە لەسەر حرام و حەڵال ئاەتانێکی زۆر کەمن، یعنی کۆمەڵک ئاەتی زۆر کەمن لەناو ئەو هەموو قورئانە گەورەیدا کە 6000 شتێک ئاەتە، باشە لەناو ئەم هەموو قورئانە گەورەیدا چەند ئاەتێکی زۆر کەم لەسەر حەڵال و حرامە، بۆ لەبەرەوەی ئەم ئاەتانە بەسن بۆ ئینسانێک کە بتوانێت لیانەوە فێر بێ، نیشانەیان لێ وەربگرێ لەسەرەوەی بۆ خراپن و بۆ خراب نینە و بۆ حرامە و بۆ حرام نەکراوە لەسرم، ئەمەندە بەسە لەسەری، ئەمەندە بەسە بۆی کە بتوانێت بگا بە حەڵال و حرامی هەموو شتێک، حەڵال و حرامی هەموو شتێکی لا کۆمەڵێکش نەبێت کە ئیختیلافی لەسرە، ئیختیلاف بوونەکەش لەسەری ئەوەیە کە دەبێت ئەگەر ئینسان بگەڕێتەوە دووبارە بگەڕێتەوە ئەو چەمکانی کە باسم کرد دەربارەی حەڵال و حرامون بەسێتی دەتوانێت لەوەش نەجاتی ببێ. بەڵام کۆمەڵێک خاڵی تر هەیە لە ئیسلامدا زۆر ورد و دقیقم، بۆ نمونە ئەگەر کەسێک بێت و دەستدرێژی بکاتە سەر ماڵ و منداڵی تۆ، ئایا ئەگەر من ئەم کەسە بکوژم تاوانبارم؟ ئەگەر من ئەم کەسە بکوژم من دەچمە جەهەنەمەوە؟ پێغەمبەری خوای گەورە صلی الله علیه وسلم زۆر بە سادەیی ئەم کێشە ئەخلاقیەمان بۆ چارەسەر دەکات بەهۆی کە دەڵێ یەکەم ئەگەر ئەم کەسە کە دەستدرێژ دەکات سەر ماڵ و منداڵی تۆ، ماڵ و مڵکی تۆ، ئەگەر کەوتنە شەڕەوە تۆ بەرگری لە خۆت دەکەی، بەرگری لە ماڵ و منداڵی خۆت دەکەی، تۆ ئەم کەسەت کوشت ئەوە تاوانبار نی، و ئەم کەسەی کە کوشتوتە دەستە جەهەنەمەوە بەرەوەی دەستدرێژی کردووە، تۆ تەنیا بەرگری لەخۆ کردووە، باشە ئەگەر ئەو تۆ بکوژێت تۆ دەچێ بەهەشتەوە بە شەید خوبوڵی. ئەمە بۆ خۆی بەڵگە و دلیلێکە لەسەر چی؟ بەڵگە و دلیلێکە لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە یعنی ئێمە سێڵف دیفێنمان هەیە، بۆ منێسا ئەگەر بێت و یعنی نمونە بە ئیسرائیل و غەزە بینینەوە، باشە زۆر خەڵکی گرنگی بە غەزە نەدەدا بە تایبەتی ئەوروپا، بۆ لەبەرەوەی دەیانگوتەوە سێڵف دیفێندە. سێڵف دیفێندە چی؟ لەوە یعنی بەرگریکردنە لە خۆمان، لەوەی کە ئێمە بەرگری لە خۆمان دەکەین لەو هێرشانەی کە غەزە دەیکا، هەر چۆنێک بێمە ئێستایشمان لەسەرەوەی، بەڵام ئیشەکەمان لەسەرەوەیە کە هەر کەسێک بەرگری لە خۆی بکە لە ئیسلامدا بە تایبەتی کاتێک بەرگری لە خۆی دەکات تاوانبار، یعنی ئەگە بکوژرێت دەستە بەهەشتەوە گەرنا هیچ. بۆی لێردا دەبینین چی؟ دەبینم قسەی ریچارد دۆکینز کە دەڵێت چی؟ دەڵێت سەرچاوی باشە و خراپە ئەو یاسانە کە لە قورئان و یان لە بایبڵ و یان لە هەر کتێبێکی پیرۆزی تردانە، ئێمە دەڵێن نەخێر سەرچاوی باشە و خراپە لەناو ناخی ئینساندایە، بەڵام پێویستە بگەڕینەوە ئەو چەمکانی کە یعنی ئەو نیشانانەیان ئەو چەمکانی قورئان و حەدیث بۆماندادنێ. واتا چێمە؟ واتاوەی کە ئینسان بۆ خۆی دەتوانێت بە شێوەیەک لە شێوەکان بڕیار لەسەر باشە و خراپەدا لەسەر بنچینەوەی ئایا شتە بۆ خۆی باشە یان خراپ. یعنی بیەنە پێش چاوی خۆت کەسێک دەچێت چ دەکات، کەسێک زۆر بە سادەی دەچێت یعنی تەنگە نەفەسی هەیە بەڵام دەچێت جگەرەش دەکێشێ، ئایا ئەم کەسە چ کارێک دەکات؟ ئایا ئەم کەسە کارێکی باش دەکەن کارێکی خراپ؟ بێگومان هیچ گومانمان لەوە نییە ئەمە کارێکی نائەخلاقی و خراپ دەکات بەرامبەر خۆی. جا ئەوەی ئەمڕۆ ئینشەڵڵا بەس بێ، یعنی
کۆمەڵە گشتیتر هەیە هەر لە هەمان پەڕدا و لە پەڕەکانیدا توشدا بەڵام ئەگە زیاتر لەسەری بڕۆین تووشی کێشەمان دەکە ئەمە یەکێک لە کێشەکان ئەمە یەکێک لەو ئارگومنتە هەڵانن کە یعنی کەسێکی وەکو ڕیچارد دۆکینز دەری دەبڕێ و حقەتەن ئارگومنتێکی تریشەیە کە هەر دووبارە بە هەڵە لێکی دەداتەوە بشە لەسەر مەوزوعی مانایی باشە و خراپەیە کە یعنی ریچارد دۆکینز لە هیچ شوێنێکی ئەوەندەی من خوێندومەتەوە لە هیچ شوێنێکیدا ئاماژە بە مانە نادا لە باشە و خراپەدا بەڵکو تەنیا ئاماژە بۆ دەکەمە باشە و مەخراپە یعنی وەکو وایە تۆش یعنی وەکو ریچاردیش کۆمەڵێک یاسایی دانابێ لەسەر باشە و خراپە و هیچ تر نا نەک بچێتە جەوهەری ئەوەی کە ئێمە چۆن باشە و خراپە دیاریکردنەوەکو ئێمە ئێستا باسمان کرد چۆن لە قورئان و حەدیثەوە جەوهەر بۆ باشە و خراپە دیاری دەکەین بە بەڵگە و دەلیلەوە بە بەڵگە هێنانەوە و بە کۆمەڵێک یاسا و ڕێساوە کە ئەم یاسا و ڕێسانە بەڵا هەڵقوڵاوی ئیسلامن بەڵام لەگەڵیشی تا پشگیری لە ئازادی مرۆڤ لە ئیرادەی ئازادی مرۆڤ دەکات ئازادی جیاواز لەگەڵ ئیرادەی ئازادی وریابن بۆی نامەوێت زیاتر لەسەر ئەم بەشە زیاتر بڕۆن بەرەوەی یەکەس بەش زیاتر لەسەر بڕۆم دوور و درێژ دەبێتەوە بۆیە کۆتایی پێدێنم لێرە ڕێز و حورمەتم هەیە بۆ هەمولایەکان خوای گەورە لە هەمولایەکان ڕازی بێ و ئیشەڵا هیوادارم لە بیری نەکەن کە بتوانن لە پیجی ڕاستپار لە یوتیوب و لە وێبسایتەکەمان و تەنانەت لە فەیسبوک لە ئینستاگرام لەگەڵمان بن بۆ بینینی بابەتی زیاتر و بۆ بینین بابەتی جیاوازترش ڕێز و حورمەتم هەیە بۆ هەمولایەکان من بیلال عەبدوڵڵاه السلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه